ئایا هەرێمی کوردستان و عراق لەکوێ گۆڕانکاریەکانی کەشوهەوادان پرسەمیەکان و گۆڕانی کەشوهاوچ پەیوەندییان بەیەکەوە هەیە ئەم کاریگەریانە تا چەندە دەتوانن عراق و هەرێمی کوردستان و داهاتوەکەی بگۆڕن زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان پسپۆڕی پەیوەندی نێودوڵەتیەکان لە ستەدیۆ لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێن. سەرەتا مێ بزانم بەشداری عراق و هەرێمی کوردستان لە کۆب 28 چۆن دەبینن لە کاتێکدا عراق یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوای لەسەری دەبینرێت و لە داهاتوشدا مەترسیانە هەست پێ دەکرێت. عراق یەکێک لە خراپترین وڵاتەکانی جیهانە لەم بابەتە خطوورەتەکەیش لەسەر عراق لە هەموو وڵاتەکانی تر زیاترە لە ناوچەکە بۆ ئەگەلێ بێت سیر بکەیت دەرەجەی حرارەت بوویتە ضعف لە جاران کەمبوونی ئاو و نەوعیەتی ئاوەکەش کەوتە کەم بوویتە نەنیوی کەمبوونی دەرەجەی بارانیش لەم وڵاتە زۆر کەمتر بووە غازاتی سام زۆر بوویتەوە عێراقین جێنەڕۆڵ ڕاستی شتێکی وەزعەکەی زۆر خراپە بۆ ئێمە لە کوردستان و لە عێراق لە بەرنەبوونی ئیجراعاتە ئەم بابەتەش بە تایبەتی گەشت و هەوا و ئێنڤایرۆمنت ناتوانانی سیر بکەی بەتەنیا ناتوانانی سیر بکەی تەنها وەکو کوردستان ناتوانانی تەنها سیر بکەی وەکو عێراق It's collective security یعنی تۆ سیرەکەی کوردستان بەشێکە لە عێراق بەشێکە لە ناوچەکە ئەمە لازم گلۆبال لازم لەسەر مستەوای دنیا هەمووی پێکەوە سیر بکەی بوو چۆنەکەی منەوە ئەوەی بوو گرنگیەکەی زۆر مؤتەمەری وا زۆر گرنگە لەو کوردستان حقیقت لەبەر سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بەشدار بنتیە ئەمە لە لای منەوە is environment diplomacy یعنی تۆ قازانچەکەی لە کەمبوونی گەشت و لە تێکچوونی گەشت و هەوا لە کۆنفرانسێکی وە یعنی منبەرێکی زۆر چاکە تۆ ئیجراعاتەکانی خۆت بڵێ خەڵکێک لەوێ بتناسن خەڵکێک لەوێ زیاتر ئەوە بکەن زیاتر کە بتوانن گەشت سەنگی هەرێمی کوردستان لە مەحفەلێکی نێودەوڵەتی وە قازانش لەو دیپلۆماسیەتەکە بکەیت بریش دروست بکەیت پر دروست بکەیت دامستاندن لەگە وڵاتەکانی تر بکەیت لەم بابەتە ئەمە ماعەدە مەوزوع سەرێکیە کە گەشت و هەوایە کەمە بابەتی کۆنفرانسەکەیە کۆنفرانس لە کاتێکی گرنگدا لە بەرعالەم بەڕاستی لە بەرەو قوناغێکی زۆر ترسناکە چێ ئەگە بەی سەیری زۆربەی مؤتەمەراتی ئەمنی غیزایی بکەیت کە لە هەفتەکان دروستی بووینە لە ئەستۆکۆڵم لە جێگاکانی ترەوە لە ریۆ لە پێ 30 ساڵ لە ریۆ دی جانێرۆ یان سەیری ئەم بابەتیان باسییان کردوتەوە زۆر لە مؤتەمەرانە بەڵام کەسێک ئیجراعاتی فعلی نەبووە ئەمە حقیقەت جێگای داغ بووە ڕۆژ بە ڕۆژ خەتەرەتەکە زیاتر بووە بەڵام وجودی کوردستان وجودی عێراق حقیقت من ئەڵێم شتێکی زۆر گرنگ بووە بۆ کوردستانیش بوو بۆ زۆر باشە دکتۆر محەممەد زۆربەی وڵاتانی گەورەی جیهان تێدا بەشدارن چین و ئەمریکا ڕۆلی سەرەکیان لە کۆنگرگەتە هەیەوەکو بەشداری پێکردن بەڵام کەمترین تێچوو ئامادەن بۆ پرسی ڕوبڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا تەرخان بکەن و لە کاتێکدا خۆیان دوو وڵاتی کاریگەرن لەسەر پیسبوونی ژینگە و دوو وڵاتن کە زۆرترین گازی دیۆکسیدی کەربۆن ئەنێرنە ناو ژینگەوە بەڵام ئەم کۆنفرانسانە چ کاریگەریەکی دەبێت ساڵانە دەبەسترێت بەڵام ئەنجامەکان چی دەبن سیر کە تۆ خۆت کۆنفرانس هەموو جارێم قسە هەیە لە کوردستان خەڵقەڵە ئێمە قسە کۆنفرانسەکەین یعنی چی لە دوای چی ئەم کۆنفرانسە چ قازانجی تێمانە بۆمانە کەم زۆر جران پرسیار لێم دێتەکردن بەڕاستی تۆ کۆنفرانسە گەنەکی یەکترنەوە بینی تۆ کۆنفرانسە گەنەکی جموجوڵی ئایدیە و فکر نەوەتێکردن لە مۆزوعە تۆ ئەگەر کۆنفرانس نەکی ئەمە نەدەبوویە ئەگەر ئەم کۆنفرانسە نەیەتێکردن خەڵک نازانێ خەتوڕەتەکەی لەسەر ناوچەکە چۆنە و چەند ئایندەیەکی ڕەشت هەیە لەسەر لە مۆزوعی ژیان و ئەمەوە چەند نەئاسایشێکت پێ ئەبێ لە ئایندەیەکی ترەوەدا بەڕاستی ئەمە هەردوو وڵاتیش کە جەنابەت باست کرد ئەمریکا و سین لەبەر ئەم بابەتە مرتبطە بە اقتصادەوە یعنی سین هەندێک ئیجراعات هەیە ئەگەر سینیەکان جێبەجێ بکەن اقتصادیان زەرەرەکە ئەوانیش جەشایەکی اقتصادیانی هەیە هەزر ئەکەن بێن وەحشێکی اقتصادن دەیانەوێت غەزوی دنیا هەمووی پێکەوە بکەن لەم بارەوە ئەمریکیەکانش عینیشت ئەمریکیەکان سەبەکەیان فەرقە ئەمریکیەکان زۆر ناچنە ژێرباری ئەم مؤتەمەراتی وایە لەبەر دوو سەبەبی گرنگی هەیە لە ئەمریکیەکان سەیری پارەکەی کە ینی لە سندوقی دامچان لاس ئەوەی کە زەرار و قازانجیە ئیمارات 100 ملیۆنی داوە ئەڵمانیا 100 ملیۆنی داوە تا دوێنێ ئینگلتەرا 40 ملیۆنی داوە ئەمریکیەکان دوور نییە 12 ملیۆن 14 ملیۆنی بدەن بۆ ینی 14 ملیۆن لۆ ئەمریکیەکان پارەیەکی ناثینگ
يعني عملياتێکی ئینسانی لە هەندێک جێگا 100 ملیۆنیش توانێت تەبەڕعکوە چەند ملیار پارەی سەرفی کردیە لە ئوکرانیا ئەمڕۆ ئەگە بەی سەیری بکەیت يعني زیاتر لە 40 ملیار دلاری سەرف کردە لە شەڕی ئوکرانیا 14 ملیۆن دلار تەقدیم بکات بۆ بابەتی نەکمانەی ئەوە پارەی نییە بیدات یەکەم شت مانەیەوە قەناعەتی بەم ئیجرعاتە نییە دوام شت تەجروبەیەکی خراپی هەیە ئەمریکا دەیەوێت دوور نییە تەجروبەی متحیدە دووبارە بێ جارێکی تر متحیدە کە خڵقیان کردیە دامی فەندی نێودەوڵەتی پارە هەم جارێکی تر لەسەر شانی ئەمریکاکان بێت لەبەر ئەو پارەی کە عالەم کوکات ناتوانێت متحیدە لە سەردەمی ترامپیشدا لە ڕێککەوتنی کەشوهەوای پاریس کشایەوە کە عراقیش تێیدا ئەنجامە کەواتە قەناعەتی ئەمریکا بە چیە وەکو ئەڵتەرناتیڤێک بە قەناعەتی بەوە نییە تا ئەمڕۆ بەڕاستی قەناعەتی بە ئەمریکا ئەسڵەن لە تاریخەوە قەناعەتی بە کولەکتیڤ سکیوریتی نییە یعنی قەناعەتی بەوە نییە كل عالم هموی پێکەوە ئیش بکات و هیچ سکیوریتیەکی هەمووی پێکەوە ئیجراعاتی مشترەکیان هەبێت تاکوونێتەکردن ئەمەش عامل اقتصادی زۆر زاڵە لەسەر ئەم معادلەت هەندێک ئیجراعات هەیە ئەگە بکەیت اقتصادەکە تێکەچێ حتا ئەگە لە کوردستانیش بایدەوەی یعنی هەندێشت هەیە لینکێکی تازە هەیە لە کلایمت چێنج و لەگەل اقتصاد ئیکۆنۆمی ئەم وڵاتانە زۆر باشە کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان زۆر ڕێکاری گرتوتە بەر بۆ ئەوەی کە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان کەم بێت بە دروستکردنی بەندا و زۆرکردنی ڕێژەی سەوزایی قەدەغەکردنی و گازانی کە لە پاڵاوتکەکاندا دەردەکرێن و جێگرەوەی بۆ ئەوانە دیاری کردووە ئەمە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر ڕاکێشانی دەستی و بەرهێنەر بۆ هەرێمی کوردستان کە لەم بوارەدا هاوکاری حکوومەت یاریمی کوردستان بکەن بەڕاستی ئیجراعاتی زۆر چاکاتیەکردن پێویستە دامێکی پێویستە تەسقیفێکی جەماوەری بێتەکردن لەم بابەتە بەڕاستی تۆ مشکلەی ئاوت هەیە لە کوردستان مشکلەی تەسەحورت هەیە لە مشکلەی زراعی غەڵەتت هەیە لە مشکلی وشکە ساڵیەکی تەواوت هەیە مشکلەیەکی مەسفای لا شرعی و لا قانونی هەیە کە پڵیشنێکی حەقیقی دروستەکە لە وڵاتە ئەمە ئەو ئیجراعاتانەی کە حکوومەت کراوە تا ئێستا جێگای دەستخۆشیە بەڵام پێویستە تەسقیفێکی تەمامی بێتەکردن و عدالەتێکیش لە جێبەجێکردنی بێتە جێبەجێکردن تاکو ئەم ئیجراعاتانە جێگای خۆت وەلەو لە مەحسەڵەی ئەخیری ئەو ئیجراعاتانەی کە کوردستان ئەیکات ئەمڕۆ ناتوانێت کوردستان بپارێزێ لەم تەغییراتانە لەبەر تەغییراتی کلایمت چێنج ئەند گلۆبەل وارمینگ ئەم شتانەی کە دێتەکردن تۆ ناتوانی بڵێ بڕوا بکە ئەگەر عاسیفەیەک لە ئوسترالیا بێت تەسیرەکەی لە کوردستانە منخافزێکی جەوی لە جنوب ئەفریقا بە تەسیرەکەی لە کوردستان کراوە ئەم عالەمەی کە ئێمە زۆر هزرەکەین شتێکی زۆر گەورەیە و ئەو ئەنجوهیەتی بەشەر هەیە لە ئەخیرە زۆر شتێکی کچکەیە تەسیراتەکان زۆر لەسەر یەکتر دیارە بەڵام جێگای دەستخۆشی باشە دکتۆر محەممەد نەتەوە گرتوەکان ناوە هۆشداری دەداتە عراق لەوەی کە یەکێک لە وڵاتانەیە کە زۆرترین کاریگەری مەترسی گۆڕانەکانی کەشوهەوای لەسرە هەرێمی کوردستان و عراق بێکۆ پەیوەندێکی هاوبەشیان هەیە بەڵام کاریگەریەکانی ئەم مەترسی عراق لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی و لە ڕووی ژینگەیەوە چۆن دەبێت زۆر خەتەرە بڕوا بکە هەندێک ئیجراعات هەیە لەبەر عراق نەیکردوێتەوە تۆ بێ ئەگە سەیری مشکلەی زیادبوونی ئاو بارانێکی کە خراپ ئەبارێت کە لە گلۆبەل وارمینگ بێتەکردن دراسەیەکی زۆر گرنگی هەیە من هەموو جارێ کە ئەبێتە جەراسی لە مێشکمەدا تەوەقعی 10 ساڵی تری شەڕێکی زۆر گەورەیەکەین لەدەوە هەندێک شار هەیە لە عێراق بە سەبەبی ئەمە تێک ئەچێ شارەکان کۆمپلیتلی نامێنێ وەکی شارێکی بەسڕا ئەم خەڵکە بۆ کام جێگا دێت بۆ بوسەرەوەی وڵاتەکە دێت ئەو وڵاتانەی نزیکی خەلیج وەزەیان زۆر خراپ ئەبێ لەبەر ئەوە ئیمارات ئەمڕۆ گری نخۆی بۆ ئەمڕۆ نائەگرێت خۆی ئەزانێ ئایندەکەی چۆنە بێت ئەم جێگانە هەمووی ئەگەر بێت و هیچ نزوحێکی تەواو بێت بەرەو کوردستان ئەم ئەبێتە جێگایەکی قەلق کەمبوونی ئەو لەم وڵاتە من ئەڵێم ئەساسی شەڕێکی گەورەی ترە لەم وڵاتە شەڕ ئەبێتە شەڕی ئاو تورکیا حسابی خۆی کردیە ئیران حسابی خۆی کردیە تۆ کە تافەی سوکانی لەم وڵاتە زۆر زیاتە بێت لە ناحیەی سکیوریتیەوە عێراق تقریبا تا 10 ساڵی تر ئەبێتە 58 ملیۆن و سامثینگ تۆ 58 ملیۆن کەست هەبێ ئاوی پاکی نەبێت زراعەتێکی تاو نەبێت بەرەو چ قوناقەچی بەرەو شەڕ لەگەل کێیەکەی شەڕ لە ناو جیرانەکانی خۆیەکەی جیرانەکانی تۆ they are more updated خۆیان حازر کردیە بەڵام تۆ خۆت حازرت نەکردیە
هاو تأثيرێکی ئەم بابەتە لەسەر عێراق تأثیرێکیش لەسەر کوردستانیش هەیە زۆر باشە. وەزعکەش بۆ چوونەکەی من ئەڵێم وەزعکە زۆر خراپترە بێت لە ئایندەیەکی تر ئەگەر کولەکتیڤلی پێکەوە ئیش نەکەن وەزعکە خراپترە باش ئاماژەت بە شەڕی ئاو کرد لە نێوان وڵاتاندا ئێران و تورکیاش لەم کۆڕبەندە لەم کۆنفرانسەدا بەشدارن. ئایا ئەم بەشداریکردنی عێراق و هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگە چارەیەک بۆ بەکارهێنانی کارتی ئاو وەکو کارتی فشار لەلایەن ئەم دوو وڵاتەی جیرانی عێراق و هەرێمی کوردستانەوە دروست بکات کەواتەی تر ئەم شەڕە نەمێنێت؟ شتێکی زۆر چاکە ئەگە بیکەن بەڕاستی مشکلەی عێراق لەم عەسرە لەم قۆناغا عێراق تەسەڕوفی نەماوە وەکو دەوڵەت پیاوی دەوڵەتی تیانەماوە بەداخەوە بەڕاستی یعنی من باسی کەسێک ناکەم بەڵام هەلکردنی کێشەکان هەیبەتی دەوڵەتی نەماوە تورکیا ناتوانێت هەیبەت لەو خەڵکەی بگرێت کە ئەچێ مفاوەزات لەگەڵیەکە لەبەر ئەزانێ خۆ سەنگێکی کۆمەڵاتی نییە سەنگێکی سیاسی نییە عمقێکی استراتیجی نییە لە وڵاتەکەی خۆیەوە و هەر وڵاتێکیش بالئەخیر ئینترستی خۆی هەیە مەسلحەتی خۆیە بەڵام تو ئەگەبەی سەیریکەی حقیقەت ئیجراعاتی سکیوریتی ئینڤایرمنت هەمووی پێکەوە مانای ئەوە نییە ئەگە تورکیەکان تورکیان ئیران تەفکیر بکات بێن و زخت لەسەر عێراق بکەن ئەوان قازانچەکەن باوەرکە دوور نییە لە ناحیەی ئاو کەمیە ئاویەکەنی زیاد بێت بەڵاو ئەکسپنچەری یعنی مەصاریفی سکیوریتیەکەی زۆر دەحقاترە بێت لە کاری کە لەسەر ئاو سەرف ئەکات ئەگەر دوور نییە خطوڕەتی یعنی داخلی نقمەی داخلی لەناو ئەو مجتەمەعە زۆر زیاترە بێت هەندێ مەسائل هەیە لەم زۆربەی مەسائلی سکیوریتی ئەمڕۆ بۆینە پێکەوە تۆ ناتوانانی مواجهەی هجرە بکەیت نزوح بکەیت ئەگەر کۆلێکتیڤ سکیوریتیت نەبێت ناتوانانی معالەجەی مشکلەی ئاو بکەیت ئەگەر کۆلێکتیڤ سکیوریتی پۆلیسیەکی تاوت نەبێت ناتوانانی معالەجەی کلایمێت چێنج و ئەم شتانە بکەیت ئەگەر کۆلێکتیڤ سکیوریتیەکی تەمام نەبێت یعنی کەس بۆ ئەوە نەکات بەڵام تەوەقعاتی شەڕی ئاو لەم ناوچەیە زۆرە و ئەم مؤتەمەر لەسەر مەوزوعێکی واش مەخاتڕەکانی زیاتر ئەکات کورد ئەتوانێت تا حدێک دەورێکی یعنی میدیشن ببێت لەناوبینی ئەم وڵاتانە زیاتر کار بکات بە تایبەتی لەناوبینی عێراق زۆحفێکی هەیە لەناوبینی خۆیانە ئێمە کوردستان ئەتوانین دەورێکی باشترمان هەبێت لەنە بە هایلایتی ئەم مەسەلەکە شیعەکان ئەتوانن لەگەڵ ئیران دەورێکی باشتریان هەبتاکو خۆمان هەردوو وڵات خۆ لە تەسادمێکی ئایندە مستقبل پارێزین. باشە دکتۆر سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە پەیامەکەیدا لە کۆپ 28 ئاماژەی بۆ مەترسیەکان کرد بە گشتی ڕۆڵی هەرێمی کوردستان بە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشەوە بەڵام خاڵێکی گرنگی باس کرد ئەوەش هەوڵی هەمەلایە نەبوو بۆ ڕوبەڕووبوونەوە مەترسیانە ئایا ئەم هەوڵە دەبینرێت وڵاتان وەکو پێویست دەست پێشخەرن دەزانی هەکەنەیەتەکردن خراپە ئەگەر نەیکەین خیاراتت نییە هەندێکشت هەیە لە سکیوریتی لە مەسایلی ئەمنی you have no any other options خیارێکی ترت نییە ئەمڕۆ حەزت لێ نییە سبەی مەجبور ئەبێ حەزت لێ بێت و نەدەمی شەکەی کە ئەو ڕۆژانەی پێشن ئەم وەختە بە فێرۆت داوە بۆ لە پێش 5 ساڵت نەکرد بۆ لە پێش 10 ساڵت نەکرد ئەگەبی سەیری ئەم بابەتە بکە لە پێش 30 ساڵ ئەم بابەتە باسییان کردیە لە پێش ئەم 30 ساڵە لە هەفتەیەکان ئەم بابەتە باسییان کردی لە وڵاتە سکەندەنافیەکان بەڵام کەسێک ئاگای لێ نەبوو نەخەم نەبوو بۆ کەسێک ئەمڕۆ خەمێکی گەورەیە و من متأكدمش لە 2030 وەزعەکە خراپتر ئەبێ ئەگەر ئیجراعاتی ئەمڕۆ کە اتفاقیان لەسەر کراوە ئەگە جێبەجێ نەکەن. زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان هیستۆری پەیوەندی زۆر زۆر سپاس لەگەڵ